ئەمانە بەبکورە زاوە ئێوارە درەنگە بووکبارە هەلا بەسە ئەوە چییە؟ ڕازەکە ئەرێ داناوەشێن دانا ڕزیان ئەوە چیتانە گۆرانی وتنا؟ بەکر بەلێ سیارەکە حازرە؟ وەرانە وەڵڵا حازرە وەکو گوڵ من و بوکێچی لە پێشەوە جوانە پاسە پێ من شتیوا چۆنە بێ من سیاری خۆم پێ نا سوعبەتەکەی ئەها دەستگیران و سیاری پێ یەمە لای تۆ چینە پێشەوە بە جووتە قۆڵ دەرەکەین هەلا لێتە لای منی چی؟ خۆ تۆ هیچی من نیجارێ ئەها سێری ئەو ژنە ڕۆشن بینم هەتا ئەو کتابە تەزیق دەکەین نایڵە واری کرێ ئەی ئافەرمی بەکر بەلێ بڕۆین دێڵا با بڕن دێ بەکر ژنە مێنە هەلا عیبە دەبڕە نەجات پەن لا ئەها قوربانی کاکی خۆم بم بەکر دەرگای سیارەکە بکەرەوە بەکر هەر ئێستای کەمەوە من ێژە چم سیارەکە هێنم چون بۆ هەر شوێنە تەلەفۆنێکم بۆ بکە گەمە ئەوێ باش ئەی نەوگێنم قات چ جوانە دەبڕ ئەگەر لە خۆ بێ قەزال لە قەبری باوکی عوسمان باوە قاچی شکاوە لێمان ببوورە باوە سوڵفە قاچی شکاوە عوسمان ئەمانە چێن؟ زاوە ئەمانە چێن؟ وڵی بەناخیری گیان مەمانە ئەو لای بنن ئەی ئێوە باسی مناڵتان نەکردبوو ئاخە ویستم بیکەم بە سوپرایز بە تۆ سوپرایز نییە ئەی تۆ خۆکی جوانکی لە وەڵا جوان شیرە گیان ئەوە شتی تازەی بابەیە ماڵێ بە قوڕنە گیرەکانم وەخت و ناوەقت نازانی گوڵ کردە وەزعەکە بەس یەکەس قسە نەکە باوکم مەسەڵاکە قاچم کوڕی هێستن شکاوە قاچم ئەرە دەبێنە پارە وەڵا ماچ ئەوە چ پورە دوو عەربانەکە بەڵێ نابێت من تۆزە قەزاری باوکم خۆم پاڵێ باوکە کاکەم ئەوە چی و ئای لە شێت و شبرە تووشی چی بوو؟ بڕۆن کاکەم شو ناکەم بڕۆن وەڵا دەستی خۆش بێ بازیکیان بەخوای مە قابیلی هیچ نین ئەمرتان نمێنە بۆ خۆتان و ئیش یەکرتان وەڵای ئەوە حیای زەلامە بن باشە خوا ئەمە ماڵم ناڵە عوسمانێتی خوا بیان بڕێ ئێستا چی بکەین بەکرد؟ هیچ ئەخیر کارتی عوسمان ئەمە بوو تەواوی تر کۆتایی پیات کە ژن بێنێ ئەی ئێستا ئێمە خۆمان چی بکەین؟ ئێستا منی ژەڕۆم تا ماوی من نابینیتەوە بەکرد؟ نەخێر باوکەژان زۆر داوای لێ وردەکەم نا کوڕەکەم زۆر طبیعیە زۆر یعنی وەزع باشە دەرەجەیە قوربانی باوکم بم نییە قوربان بلە جواب بگرە جا خاچم ڕاستکەیتەوە سەر قفت دۆڵسە تۆ عەربانەکە لابە عەربانەکە لابە قوربانە بەنویس عاشێتەوە لەنجە وەرسە لێ تۆڵ وەرە ژێرم بلە بەرم نەی باش با تۆپەی سنت وەسە باش ڕاستیکەمەوە ماوە هات دانیش هاتووە دانیشە لەسەری کو عەربانەکە دانیشە بلە گیان باوکە یەک شتێک پێ بڵێم طبیعیە باوکەجان تۆ شەقیشم تێ قسە ناکەم ئاساییە یاخۆ ڕۆڵە عەمەل کوردی یاخوا بە قوربانەوە یەک دەقە با سلم لێم سلفی بە سلفی ژەکە بزوە قسە نەکەی بەس بزان بۆی کوێمە قسە نەکەی وتم عثمان ايوه عثمان بنروح عثمان هاي باوكا جيان بقربان باوكا جيان برەمە تۆ بووە لە باوکت والله خوي لاخوي قال ما قادر يجينا لا اخوي كوش